ڕۆنی محەممەد حاجی و خێزانەکەی 8 ساڵە لە کوردستانی سووریاوە پەنابەری هەرێمی کوردستان بوون. ئەوان ئێستا لەگەڵ هەزاران پەنابەری دیکە لە کامپی پەنابەرانی باریکە لە سلێمانی دەژین. 2013 تا ئێستا لێرەمە. هەگەر ڕۆژی جیهانی چییە؟ ڕۆژی جیهانی نسبەت ئێمن حزنە. منێ بفکرم بقەحرم عیجز ببم ژبەر بۆ ناگەڕم وڵاتی خوا. ئەوە بۆ من نسبەت ئێمن نە جیگای کێفخۆشیە، نسبەت ئێمن جیگای تراجیدیە. بەس ئێمە داوای ئەم داوا دەکەن هەم حکوومەت هەم منەظەماتی دووەلی زمانێکی بدن ئێمە وەختێم گەڕان وڵاتی خوا، بەس مە ئەوا دەوێ مە تشتێک ناوێ. نها ژیان زۆر قورس بیە، یعنی نە عیشە، نە کارە، نە عملە، نە تشتێک نەمایە. گۆڕێم عمرینها 7 ساڵە الڤێدێ چیبی سلێمانی ینی جەوێ لاجئبینێ لە الڤێدێ بن خیمادە چیبی و نەخۆش کەتەوە بر مەشفێ و معالجی مکر ینی ئەس گەلک پێڕواستام و گەلک ئەس منەظەما گەڕام ینی. نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2000ەوە 26 هەموو ساڵێکی وەک ڕۆژی جیهانی پەنابەران لە جیهاندا دیاری کردووە. لەم ڕۆژەدا پەنابەرانی کوردستانی سووریا لە کامپی باریکە داوای پێدانی مافی پەنابەرێتی و دابینکردنی خزمەتگوزاری و پێویستیەکان دەکەن. چونکە وەک خۆیان دەڵێن هەڕەشەکانی سەر کوردستانی سووریا و گرفتی ئابووری لە ناوچەکانیان وای کردووە نەتوانن بگەڕێنەوە بۆ سەرزێدی خۆیان. زۆر خەڵکۆکو من نەخۆش هەیە، من نەخۆشم، خیزانەکە من نەخۆشە، خەڵکی زۆری تایە پێویستە ئاواربوون. ئێستا مناڵ 14 جیلە بەڕاستی ئەوانە هەر تێک چوونە لێرە، نە جنسیە عراقی وەرگرتوونە، نە ئیقامەی دائیمی وەرگرتوونە و نە جنسیە سووری وەرگرتوونە. ئەمەنە مشکلێکی زۆر گەورەیە. دەردۆری سلێمانی ئێستا ئێمە لە سجنن. بەڕاستی ئێمە ناتوان ئێستا کەتە من نەخۆش بم بڕمە بۆ هەولێر مراجعەی عیادە من هەبێ ناتوانم بڕۆیم. بەڕاستی من ناتوانم بڕۆم، بۆچی ئەنزانم ئەمانە مشکلێکی گەورەیە بۆمە. لە ساڵی 2014ەوە کامپی پەنابەرانی باریکە لە ناحیەی عەربەتی سەر بە پارێزگای سلێمانی دامەزراوە. ئێستا زیاتر لە 2304 خێزانی تێدا نیشتەجێیە کە ژمارەیان دەکاتە 9700 کەس، سەرجەمیشیان خەڵکی کوردستانی سووریان و بەهۆی کاریگەریەکانی شەڕی داعشەوە پەنابەر بوون. هەکەر مەجای هەبانە یەک ڕۆژ ئەم لێرە نەمان ئەمی بزیێڕنە وڵاتی خوا بەگۆ وەزای خەلک ئەغلبی زۆر خراپە. وەختی مرۆڤ گەری وڵاتی خوا چلۆ بێ خانوویەکی هەیە، ماڵێکی هەیە، خەلکوناسەیەکی هەیە، ئەو مەجال دەدەستێ مەدە نییە، یعنی ئەم نکارم بزیێڕن و خەلک بێزارە زۆر وەزای خەلک زەحمەتە. ئەم دخوازن چارەسەریک ji پەنابەرەوەریدانی ئەم نەشخۆشی هاتنە پەنابەری. یعنی هەکەر ئەزنها دیس ئەس قسەت کمۆکە بەرپرسێ ئەنجمانی پەنابەرێ ڕۆژە ئاڤال کامپێ باریکە. بەپێی ئامارەکانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان 261781 پەنابەر لە هەرێمی کوردستاندا نیشتەجێن. لەو ژمارەیەش 241937 کەسیان پەنابەری سووری و کوردستانی سووریان، 8479 کەسیشیان پەنابەری تورکیان، 10548 کەسیشیان پەنابەری ئێرانین، 736 پەنابەریشان فەڵەستینین و 81 پەنابەری جۆراوجۆریش لە هەرێمدا هەن. بەرپرسانی کۆچ و کۆچبەرانی عێراقیش لە سلێمانی دەڵێن ڕێژەی گەڕانەوەی کۆچبەران بۆ زێدی خۆیان نزیکە لە 0. ئەمساڵ کە ڕێکخراوەکان ببوونی نمودی فەندیا کەمبوونەوەی فەندیان هەمویان انسحابیان کردووە. ئێستا وەزعی ئاوارەکان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ. هەر لە سەرتاوە حکوومەتی هەرێم شوێن و ڕێگای بۆ دابین کردوون و هەموو لە هەموو سێکتەرەکانە لە ڕێگای هەموو فەرمانگە پەیوەنددارەکانەوە بە پاڵپشتی پارێزگا و وەزارەتی ناوخۆ و ئەم فەرمانگەش کە لە کاتی خۆیان بۆ مۆزوعانە دروست بوو بۆ قەیرانانە پاڵپشتێکی تەواوی هەموو سێکتەرەکانی کردووە. بەڵام کێشەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێم خۆی لە قەیرانایە ئەوانش باگرانیی زۆرن لە سەر حکوومەتی هەرێم. شەڕ و ئاژا و هەڕەشانی کە لەسەر مانتیقەکە هەیە بەردەوامە، لەبەرەوە گەڕانەوەی ئاوارە زۆر کەمە توانین بڵێن نییە.
بەپێی ئامارەکانی ڕێکخراوی لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران لە 8 ساڵی ڕابردوودا 663,000 کەس لە عێراق و هەرێمی کوردستانەوە پەنابەری وڵاتانی دەرەوە بوون. تەنها لە 6 مانگی ڕابردووشدا 12,250 کەس لە عێراق و هەرێمی کوردستانەوە کۆچیان کردو بۆ دەرەوە. لەگەڵەوەشدا 541 پەنابەر لە ڕێگەی قاچاغدا گیانیان لەدەستداوە یاخود بێسەر و شوێن بوون. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.